اینجا خۆشەویستانم هەر لە ناو قەیسەری هەولێر شوێنێکی زۆر تایبەت هەیە کە بە تایبەتی لانک و فەرش و ئەو پێداویستیانی کە لە دار دروست دەکرێت لێرە بەدەست دەکەویت لانکی زۆر جوانی لێ ئەگەر منداڵتان ببی و لە خۆتان بیخەنە ناو لانکی یاخود فەرشە و چیرۆگ و کوڕە چوزانم ئەو شتانە هەموو لێرە بخۆیان دروست دەکەن واتە هەموو شتێک لێرە بەدەست دەکەوێت شتی زۆر فۆلکلۆری و جوانی لێیە. عزیزان پێم خۆشە بچمە لای دوکانێکی ئەو شتە جوانانە خاوەنەکەی بدوێنم. سەلام عەلەیکۆم. باشی کاکە؟ یا ئەڵڵا بەریش نەبمەوە بابێمەکرێت. تەندروستی باشە؟ سەلامەت بی بەخێر بێ سەر چاوە. زۆر سوپاس دەکەم یاخوا ئینشاڵڵا قەت خراپ نەبی هەر زۆر باش بی. سەر چاوم خێر زۆر سوپاس دەکەم. زانم ڕۆژانە چ دەکرێت و بە چیەوە خەریکی؟ ئیشەکانمان وردەیە یعنی دار و بارە ئیشی نەجاری دەکەین تەختە دروست دەکەین فەرشەی پێچکەکانە دەکوتین ئەو گۆسکانەیە ئەوانە تازە لە بۆمان هاتیە ئەو شتانە زۆری لە دەرەوە لە بۆمان دێتن لە ئێران لە بۆمان دێ ئەندەنووسیا مالیزیا تورکیا ئەو دەوڵەتانە سینە شتی خۆمان وەڵای حازرەکە بەس قالبی کولیچەیە تیرۆگە ئەو شتانەیە خەڵک ئەو وەختی دەبا زۆر ئەوە زۆر باشە چیتان هەیە لێرە بێجگەلا تە لە مشکمان هەیە مشتی دەگری مشکمان زۆرە مشکە جورجە دەرێ لە فەڕەنساوازی لە مشک و جورجی هینا گۆچی تاو یعنی پێی کۆنترۆڵ نەکرا زۆرە مشکی لێ بەخوای ئەو ماوەی زۆر بوو ئەو سەبەتانەمان لە بۆ هاتیە تازەیە سینی ئەولوت باشە هەموو پێکەوەنیە وڵای قسەیتی شتەشی جوانە ها زۆر کوردەواریە دەفەمان هەیە ئەو دەفەیە ئەوە مادەیە ئەوەش دەفەیە ئەو مادەیە ئەدی ئەو عینی مادەینانی پێ دەلێن ئێستا ڕفێدەیە مادە دووسێ ناوی هەیە فێدەی پێ دەلێن مادەی پێدەن ئەوەش ڕۆڕۆی منداڵانی پێ دەلێن سەبەتینانی قەدیم خەڵک بەکاردێنیتن ئەو شتانە هەیە لان کە لانشی منداڵان بووکو لە ئاوە شتیوە گەورە ناوەڵاهی ئەوەمان نەکردیە زۆر کەمە لە بوو شتیوە هەیە زۆریشی هەیە خەوان جوملەیە کە لۆ گوندەکان ببن کار لێرە دەکەی دوکان لێرە ئەمن تقریبان 12-13 ساڵە لێرەما ئەو وەختی بابم لێرە بوو بەس ئێستا برایەکانم بوو ئەو ئێستا بە خۆم هاتیمە لە کۆنەوە لە ساماتی لە باخانەوە لە زۆر باش تەکەم دی لێرە گوتم بزانم ئەو شتە چیە هاوی ئەوە هەویر و شتووە لە ناو پاندەکەنەوە خۆ هەوی پاندەتۆ بۆی لە بۆ لەحم العەجین و لۆ پیتزا و ئەو شتانە بەکار باشە نیە شتێکی زۆر باشە خەڵک زۆر بەکاری دێنی وڵای شتی جوان و خاوێن و بایەنە تەن ئاسان کاری کرا لە بۆ ژنان ئەوە تیرۆژی خۆمانە ئەوە ئیهەولێرە یعنی کو ئیهەولێرە لێرە دروست دەکرێت لێرە دروست کرایە ئەو جەنەو عەچی دیکەشی هەیە تورکیەکە زۆر جوانترە ینی دووسترە و ئەوە ئەلو بخمانە هەلو جوان دروستی ناکەی وەستایەکان ئێرە ئەو هایە لێرە ئەو هەرزانتریان گران ئەو هەرزانترە بەڵێ هەرزان طبعاً شتە بەژەر بڕە هەرزانتر بێ لێرەش ساغ بکە زۆر سوپاس دەکەم زۆر بەخێر بێ سەرچاوان بەخێر هاتن دەست خۆش